کاکنەوە فەرموو ڕەنگی دڵخوازی خۆت بۆکسێکم بۆ هەڵبژێرە. ڕەنگی بۆکس بلا ڕەنگی زەرد بێت. بلا ڕەنگی زەرد بێ. وا دیارە ئەوڕۆ هاندەری ڕەنگی زەرد زۆرە، خەڵک زۆرە ڕەنگی زەردی لا جوانە. کاکنەوە بەڵێ پەیوەندی پێشە لە هەر بۆکسێک 5 پرسیار هەیە. اینجا پەیوەندی پێشە توش هەر ڕەنگی زەردی هەڵبژاردوو وەڵا ژمارە 5 هەڵبژار واتە 5 ئێستا بۆ تۆ نەماوە. لە یەکی هەتا 4 بە دڵی خۆت ژمارەیەکم بۆ هەڵبژێرە لە بۆکسی زەرد. ژمارە ئێک. هیچ شتەکەی لەگەڵ ژمارەیەک؟ والله ئێمایکی ڕەمەزانێ و ئیدیا بەختێکی سپی بۆ هەمی هەوڵە بخۆتم و ڕۆژانێکی ئەوروز. ئەرێ وەڵڵا قسەکەت زۆر جوانە. ڕۆژی یەکەمی ڕەمەزانێ و ژمارەیەکی هەڵبژار ئینشاڵڵا وەڵامەکەش بزانی. کاک نەواف زەینەدین زێدان بەڕەگەز خەڵکی کام وڵاتە؟ لەگەڵ وەرزش بینت چۆنە؟ بەڵێ ڕەنگ وەڵا باشە بگەڵ وەرزشی الحەمدوللا. بەڵێ خەڵکی جەزائیرە بەڕەگەز. خەڵکی جەزائیرە تەواو دڵنیای نایگۆڕی کاک نەواف؟ نایگۆڕم بە دنیایەوە خەڵکی جەزائیرە. بە دڵنیاییەوە خەڵکی جەزائیرە زۆر دڵنیایە لە وەڵامەکەی خۆی دەستەکانت خۆشبی وەڵامەکە زۆر تەواوە دەست خۆش. کاک نەواف بەیانی کاتژمێر 11 تۆ دەتوانی پەیوەندی بە کەناڵەوە بکەی کەوا ئەوان پێ دەڵێن چۆن دیاریەکە دەگەێنە دەستت و لە هەمان کاتیشدا ناو دەچێتە نێو تیر و پشکەوە کە 29 ئەنجامی دەدەین لە فامیلی مۆڵ کە ئەو کاتە دیاری زۆر تایبەت و گرانبەهای تێدا. هیوادارم ئەو کاتیش بە خدیاوەرت بێ.